بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست لە هەر شوێنێک و ئێستا ئەم پرۆگرامە بینن. خۆشحاڵم کە جارێکی تر و لە دەرفەتێکی ترا بە خزمەتەوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان پرۆگرامی ئەم جارەمان یا ئاڵقی ئەم جارێ ڕوانگە یا ڕوانگی ئەم جارەمان قسەکردنە بێت لەسەر مەوقعی یاخۆ با بڵێن شوێنی پیاو لە کۆمەلگایەمەیە. بەرنامەکە ڕەنگە بۆ بینەر سیر بێ کە قسە لەسەر پیاو بکەی کە لە کاتێکا پیاو بڕار لە کۆمەلگایەمە ینی چۆن هەڵی لە شوێنێکی چۆنەڵە باڵا بێ یاخود لە ئەوەی کە پێگوتر لە دەسەڵاتی لە قیمەی دەسەڵاتە بێ. بەس قسەکردنی ئێمە لەسەر پیاو مەوزوع بابەتێکی با ئابڵێن ئەوەندەی کە بابەتێکی معریفیە، بابەتێکی فکری و ڕۆشنبیری ئەوەندە بابەتێکی تر نییە، هەتا ڕەنگە زۆردا نەبەزین بۆ ناو کایە کۆمەڵایەتەکانیش. ڕەنگە سەرێک لە ئاوا بڵێن لە دنیای سیاست و ئەندازەیەکیش سەرێک بە مەسایل لە کۆمەڵایەتەکان بکەین. بەس قسەکردنمان لێرەوە لەسەر ئەوە بێکە بە جدی پیاو لە ئێستاە و لە کۆمەلگای ئێمەوە بە تایبەتیش لەم ساتەوەختەیە لەکوێیەوە ئایا وشەی پیا و پێویستی بەوە هەیە کە بخرێتە ناو دایالۆگێکەوە یا بڵێن دایالۆجێکی ڕۆشنبیری و هەروەها خوێندنەوەی بۆ بکرێ و هەروەها ئەبێ ئەوە لە سەرەتاوە بڵێم کە ئەم بەرنمەیە ئەوە نییە کە ئێمە بەس لە پیاو سالاری بکەین یا پیاو سالاریمان بوێ یاخود تەسەوری ئەوە بکرێت کە ئێمە لە بەرامبەر ژنانە لە بەرامبەر ئافرەتانە ئەم بەرنمەیە وەکو کاردانەوە ئەکەین. قسەکەمان دیسان لەسەر ئەوە بێت کە ئەم بەرنمەیەکی معریفی ئەندازەیەک فکری تۆزێک ئەدەبیشە. بە میوانداری بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆر لە بواری پەروەردە و هەروەها دەروون ناسیە شرۆڤیان بابەتاکەین. دکتۆر بەخێربێت. زۆر سوپاس. دکتۆر ئەمڕۆ هاوڕەیەکم وتی بێزارم لە پیاوبوونی خۆم. لە مزگەوتیش پیاوێکم بینی دوای نوێژ کەم مامۆستاکە لە وتارەکەی تەواو بوو زۆر گریە بە دەنجی بەرز هاوارە کەرە گوی یارمەتین بن بۆی مناڵەکانم لە برسان نەمرێ. تۆ ئەم مەشهەدە یاخوا بڵێنم ئەمە من ینی نەموبالەغەیە و نە چیرۆکێکە دروستێکم ینی ئەمە بە واقع من ئەمڕۆ خۆمە من بینیوە. تۆ لەسەر ئەمە چیت هەیە؟ سەرەتا سوپاس بۆ ئەم میوانداریە، سڵاو لە بەڕێستان، سڵاو لە بینەرانی پەیام. بەڕاستی مرۆڤ لە بەرامبەر کارەساتێکی ئاوهایە بەڵێم کارەسات ڕووداوێکی ئاوهایە متحەیردا ئەمێنێت لە دوای ئەو هەموو قوربانی میلەتی کورداوێتی ڕۆژگارێک بێتەکایەوە کە مرۆڤ وەکەڵی بێزار بێت لە توخمی خۆی لە ڕەگەزی خۆی نەک هیوا ئامانجێکی نەبێت بەڵکو لەو ساتێش کە تایە ئەژێت پەشیمان بێت. ئەمە مای نیگەرانیە بەڕاستی ئەمە نەتیجەیە سەبەب نییە. دۆخێکی نەخوازراوی سیاسی کۆمەڵایەتی ئیداری ئابووری لە وڵاتەکەمانە هەیە. ئەمە بۆتە مای ئەوەی کە مرۆڤەکان بەشێک لە مرۆڤەکان ئاوا بیر بکەنەوە. بێگومان بیرکردنەوەیکی دروست نییە. من هیوادارم مرۆڤەکان تەحەدایان هەبێت و مرۆڤ کاتێکە لە دایک ئەبێت قودرەی ئەوەی هەیە بەرامبەر بە تراژیدیاکان ناخۆشیەکان بوەستێتەوە و ژیان پڕ لە هەوراز و نشێوە، یعنی ژیان سەحرایەکی تەخت نییە چاو بنوقێنی بڕۆی. هەمیشە ئەگەری ئەوەی هەیە کە تووشی نشستی بیت. تەنانەت یەکێک لە زانایان یان پسپۆڕانی بواری سایکۆلۆژی قسە لەسەرەوە کە ئەڵێ مرۆڤ هەمیشە ئەگەری شکستی زیاترە وەک لە ئەگەری سەرکەوتنی. بۆیە لەمڕۆ هیوادارە مرۆڤەکان ئاوا بیر نەکەنەوە. بەڵام ئەمە لە ڕاستیە نەتیجەیەکی زۆر ناخۆشە کە ڕووی لە تاکی ئێمە کردووە. هیوادارم مرۆڤەکان تەحەدایان هەبێ لە بەرامبەر ئەو ناخۆشیانی کە لە وڵاتی ئێمەیە ڕوئەدات و بە ئومێدی ئەوشی ئەم کێشانە چارەسەر بێت. دکتۆر جەنابەت هەم بەپی پسپۆڕێکەکەت هەم لە بواری پەروەردە و هەم لە بواری دەروون ناسیە دەکرێت ئەم لە هەردوو ڕوانگەکەەوە ئەم با بڵێم چیرۆکە بخوێنرێتەوە یاخود با بڵێن ئەم دیاردەیە بخوێنرێتەوە. هاوڕێکی من کەسێکی ئاسایی نییە، ینی با بڵێم کەسێکی خوێنەوارە، کەسێکی هۆشیارە، بەڵام تەسەوری ئەوە کە ژیان بەردەوام ناومێدی تا دروستەکاتەوە. ینی ئەزانی چی مرۆڤ ڕاستە لە شکستە ڕەنگە گەوهری گەورە بدۆزێتەوە و ڕەنگە با بڵێن جەوهری خۆشی بدۆزێتەوە و ڕەنگە ینی پێی بە کۆمەڵک شت بەرێ یاخود با بڵێن لە ڕێگای شکستەکانیەوە بەرەو سەورکەوتون بڕوە. بەڵام ئێمە لە وڵاتێکە ژین ینی بەردەوام ناومێدیمان تا دروستەکاتەوە. من باوەڕم وایە هاوڕێکی من بەهێز بوو، بەڵام ناومێدیەوە لە واکە کە
ئێمە هەمیشە ینی ئەزانیی کاگەڕێنەوە بۆ لای خۆمان هەمیشە شکستەکانمان گەورەتر بێ و چاومان لەوە بێ کە هیچ ڕێگاکی ئەمە ناتوانێت بمانگەێنێتەوە بە سەرکەوتنێک ینی ئەو هاوڕێی من بەردەوام قسە لەسەرواکە کە بەردەوام ئەم پیاوبوونەی خۆی بەڕووات درێتەوە هەم لە ناو کۆمەلگا هەم لە ناو خێزانەکەی و ئەم پیاوبوونەی بەردەوام لۆدی داواکاری لەسرە پاوا بڵێن داواکە کاریەکانیش لە ئەو گەورەترن مە قسەکەم لەسەر ئەوەیە ئەم ناومێدیە ینی با بڵێن هەر وەکو جەنابەت وتت ئینسان نابێت دەستبەرداری بێ یان ئەمە حەقی خۆشێتی ئەندازەیەک ئەم ناومێدیە ڕووبکاتەم کەسە کاک پەیوەند ببوورە مرۆڤ هەمیشە کاتێککە بڵین وڵاتەکەی جەنگی تیا هەبوو وە جەنگ ببێتە شتێکی بەردەوامی ڕۆژانەی جۆرێک لە ناومێدی لە لای تاکەکان دروست ئەبێت بمانەوێ یان ناوە ئەم ناومێدیە بێبابەتی نییە یعنی شتێک نییە کە پوچگەرا بێت ئەگەرچی لە دوای حربی عالەمی یەکەم و دووەم تێڕوانینێکی فەلسەفی هاتەکایەوە ئەم باڵین لە ئەوروپاش فەلسەفەی پوچگەرایی پیرۆز کراوە زۆر کاری لەسەر کرا لە ڕاستیە بێ بناغە نییە ژیان بیتر ئەوەی کە هیچ معنایەکی نامێنێت و بێبایەخ ئەبێت لە لای زۆرێک ئەمە تەرویج دەکرێت بۆ ئاستی هونەری بۆ ئاستی ئەدەبی بۆ ئاستی فکری بۆ ئەم لایەنانە زۆر قسەی لەسەر ئەکرێت و ئەمە ڕەنگە بڵین دەرئەنجامە هەمیسان ئەمە مەحاڵ نییە کەشتی وا دروست ئەبێت کۆمەلگای ئێمەش بە تەکید کەسانی وا دروست ئەکا کە بێئومێد بێت لەوەی کە هەمیشە جەنگەکان مرۆڤەکان لە ناوە بن هەمیشە ئەو ئومێدی کە هەتە نایەتە دیت ئیتر تووشی شکستە بیت لەو بابەتانە یعنی ئەمە بێ بناغە نییە و من بەو کەسانە ناڵێم دۆڕاوخوا نەخواستە بەو کەسانە ناڵێم کە شێت یان نازانم شتێکی لەم بابەتانە من ئەزانم ئەمە دەرئەنجامی ئەو وەزع سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەیە کە لە کۆمەلگاکەمانە هەیە بەڵام لە بەرامبەر ئەمەشە هیچ چارەسەرێکمان نییە یعنی ئەگەر لە بینی دووشتە ئایا ژیان بێمەعنایە یا مانادارە لە لای من هەتا ئێستاکەش ناتوانم بڵێم ژیان پوچگەرایە ژیان لە لای من مانایەکی هەیە ئەگەرچی وەکوتم فەلسەفەیەک هەیە لە پشتی ئەمەوەڵی خۆی ژیان بێمانایە ئێمە بە زۆر ئەمانوی مانای پێ ببەخشی من لە لای خۆم بۆ خۆم تێڕوان وەکو شخصی خۆم ژیان مانادارە و ئەوەی وای کردووە کە بێمانە بێت دۆخە سیاسی کۆمەڵایەتەکەیە دۆخە ئابوووریەکەیە کە نەعەدالەتی کۆمەڵایەتیە وای لێ هاتوو ئەژینا ژیان ئەو فترەکەمەی کە تەمەنمان هەیە واتوانین بە جوانترین شێوە بیبینە ڕێوە یعنی مرۆڤ ئەگەر هیوادارم لا نەدەم لە پرسیارەکە مرۆڤ کە لە دایکە بێ بێناسنامەیە کاک پەیوەند خاوەنی هیچ ئینتیمایەک نییە مەبەستم لەوەیە کە نە چاکەکارە نە شەڕەنگێزە نە ئیماندارە نەبێ ئیمانە نە کوردە نە عەرەبە نە فارسە بوونەوەرێکە بەس بە غەریزەکانی ئیشەکات دوجار هەموو ئەمانی تر لە ڕێگەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە بەدەستێهێنێت ئەبێتە کەسێکە بێتە کەسێکی چاکەکار کەسێکە بێتە شەڕەنگێز کەسێکە بێتە ئیماندار کەسێکە بێتە بێ ئیمان کەسێکە بێتە خێرخواز کەسێکی تر هەتا سەرێسخان دڵڕق و بێبەزەی و ئەوانە دەرەچێت هەموو ئەمانە لە پەیوەندی کۆمەڵایەتیەوە بەدەست دێت واتە بناغەیە کە سەرەتا مرۆڤ لە دایکە مرۆڤ ئەسڵە مرۆڤ ئەسڵە دوایی شتەکانی تر لە ڕێگەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە لە ڕێگەی ژیانی کۆمەڵایەتیەوە ئینتیمای بۆ دروستە بێت بۆیە ژیان بێمانە نییە لە ئەسڵا مانادارە بەڵام خراپ بەکارهێنانی سیاست ئابووری وای کردووە کە بەشێک لە تاکەکانی کۆمەلگا شاهانە بژێ بەشێکی تریش لە نزمتی ئاستا بژێت بەس دکتۆرە گەر بگەڕێنەوە بۆ قوڵایەکانی مێژوو ئەگەر لە ئەفسانە و لە داستانەوە دەست پێ بکەینەوە لێوە بێنەوە ناو ژیانکردنی ئەمەوە ینی سیرەکەی قوربانیدانێکی گەورە بۆ پیاو هەیە ئازانی تۆ هەر سەیری ئەفسانە بکە بە شێوەیەکی گشتی دوای وەرەوە بۆ ناو داستانی کوردی بۆ هەر لە نازام خەجێ و سیامەند و لەیل و مەجنون و نازانم لە شیرن و فەرهادەوە دەست پێ بکەوە وەرەوە ینی تا ئەم لەحزەیە تایەکە ناو ئایدۆلۆژیاوە ناو دنیای سیاستکردنەوە تا دیتە ناو کایە کۆمەڵایەتیەکانەوە ینی دەبینی دڵڕقێکی گەورە مەسەلەن بۆ منە لە بەرامبەر پیاوە هەیە یاخود با بڵێن یەک پارچە پیاوە بێ بە قوربانی بە تایبەتی ئەوەی کە ئێمە وتمەمە بەسمان بوو لە کۆمەلگای ئێمەیە ئەم دڵڕقی و ئەم مەسەلەن بۆن منە بە ئاوا بڵێن بە قوربانی بوونە ینی لە چۆوە دێ بۆ ئەگەر پرسیار بکەین منی شەروای بۆچم بە شێوەک لە شێوەکان ئەگەرچی پیاو دەسەڵاتدارە دەسەڵاتی سیاسی هەیە دەسەڵاتی ئابووری هەیە دەسەڵاتی خێزانی هەیە بەڵام لە بناغەیە قوربانیە ڕەنگە ئەمە هەموو پیاوێک درک بەمە نەکە یاددان بەمەیان نەنات و لە بەلابەرامانەش ڕەنگە بڵین مێینە هەگاڵتەی بەم قسانی ئێمە بێت بەشێک لە مێینە بێگومان
بەڵام ئەگەر ورد بینەوە لە ڕاستیە هەردوو توخم نێر و مێ مرۆڤ کە لە دایکە بێت بڵێن دوو توخمی جیاوازە بەڵام دش بە یەک نییە تەواوکەری یەکترین نێر و مێ هەردووکیان پەکیان لەسەر یەکتری ئەکەوێت و ئەم دوانە هەردووکیان یەکتری جوانەکەن ئەگەریش خۆش نەژێن هەردووکیان یەکتری ناشرین ئەکەن بۆیە لە ئەسڵان نێر و مێ دش بە یەک نییە بەڵام دواکەوتوی کۆمەلگا وای کردووە هەندێ بڵێن توخمێک دەسەڵاتێکی تەواوی هەبێت توخمێکی تریش ببێتە قوربانی وای لێرەوە ئیتر وەکەڵی دوژمنایەتی و پێکدادان و نابەرابەرەی بەرامبەر یەکتری دروست بووە پیا و دەسەڵاتدارە بەڵام ئەگەر ورد بینەوە قوربانیشە مەبەستم لەمەیە هەر لە مناڵیەوە کچ و کوڕ لە خێزانی بڵێن لە کۆمەلگای دواکەوتووە زیاتر ئاوهایە کۆمەلگای نەریتیە کچ و کوڕ هەرێکەوە وەزیفەی خۆی ئەدرێتێ کچ ئەمە کۆمەڵێشتی لێ ئەسەندێت و کوڕیش کۆمەڵێک دەسەڵاتی پێ ئەبەخشرێ لە ڕاستیە ئەم دەسەڵاتە لە قودرەتی ئەوان نییە با بڵین شخصیەتێکی مزەیفی پێ ئەبەخشرێ و شخصیت ئەسڵەکەی لی ئەسەندێتەوە هەر لە مناڵی و فێرەکەن ئەبێت مادام کوڕا بێ سەرما و گەرما کاری لێ نەکات عیبا تۆ چۆنە بێ بڵێ سەرمامە یا گەرمامە چۆنە بێ بڵێ بترسم چۆنە بڵێ ئەبێ لە تاریکیش نەترسیت هەر ئەوەی تۆزێتتر گەورەی بێ پاسەوانی خێزانیش بێ پاسەوانی کۆمەلگاش ئیتر لە پند و لە قسەی نەستە قۆمانی ڕەنگەداتەوە هەر پێڵێم بەرخینێر بۆ سەربڕینە ئەبێت تۆ لە کاتێکە ئەم بەرخن ناوێت سەر ببڕێ ئەمیش ئەوێ بژێت یعنی بەبەسم لەوەیە شخصیەتێکی ئەسلی خۆی لێ ئەسەنەوە شخصیەتێکی درۆزنانی پێ ئەبەخشن کۆمەلگا ئەبێ لە هیچ نەترسێ ئەبێ سەرمای نەبێ ئەبێ گەرمای نەبێ ئەبێ نەگری عیبا وزبە تۆ ئەگریت زەلامێکی پیاوێکی چۆنە بێ بگریت قسەیەکە هەڵێ ژنی شەرمن شانەیەک دێنێ بەڵام ببوورە شەرمن شارێک دێنێ پیاوی شەرمن شانەیەک دێنێ خۆی شەرمنی بە هەموو پێوەریکی دەروونناسی نەخۆشیە بەڵام باڵین داکۆکیکردن لە مافە ئازادی و سربەستەکەی خۆت ئەرکی مرۆڤ بێ مرۆڤ شەرم نەکا و داکۆکی لە ئازادی مافەکانی خۆی بکات و ئەمە ناکاتە بێشەرمی بەوەی کە وەک ئەڵێ وترێ بێ حیایی قسەیەکەی ئەڵێ بێشەرم و بە ئەدەب بە مرۆڤ بێشەرم بێت لەوەی کە داکۆکی لە مافی خۆی بکەوە دەستبەرداری مافە ئازادی و سربەستەکەی خۆی نەبێ کە لەگەڵ لە دایکبوونا خوا پێی بەخشیوە یعنی نەکەس خۆی بەدەستی هێناوە نەکەسیش پێی بەخشیوە خوا پێی بەخشیوە تۆ ئەبێ مرۆڤ بوونەوەرێکی ئازاد و سەر بەخۆیە هەتا ئەمێنی ئەبێ داکۆکی لەمە بکەیت و ئەگەر دەستبەرداری ئەبێ ڕازیبی بە کۆیلایەتی بژی بۆیە ئەبێت داکۆکیکردن ئەمە بێ ناکاتە بێشەرمی بەڵام لە کۆمەلگای ئێمەیە ئەڵێ ئەبێت تۆ ئەمە نەکەیت شەرم بکەیت شەرم بۆتە خاڵێکی ئیجابی باش بۆ ژنان بەڵام بۆ پیاوە بێتە شانەیەک یعنی لێرەوە پیاوی شەرمن شانەیەکە هێنێت ئیتراوە بچووکە بێتەوە لەم بابەتانە یعنی سەیرەکەیت پیاو ئەمەوێت دووبارە قسەکانم گەڵاڵەکەمەوە پیاو شخصیەتێکی درۆزنانیان داوە پێ بەڵام دڵخۆشە بەمە ئەمە کێشە گەورەکەیە نێرینە بەمە دڵخۆشە لەوەی کە مادام لە کۆمەلگایە دەسەڵاتی پیا کردووە ئەگەر چی ئەمە غەدرە و لێ ئەکرێت بۆ شخصیەتە ئەسڵەکەی خۆی نییە دڵی پێخۆشە ئەمە کێشە گەورەکەیت بۆیە هیوادارم پیاوان نێرینە هۆشیار بێتەوە ئەم دەسەڵاتە مزەیفە بە کەڵکی ئەو نایەت وەکو جاران وەرەوە شخصیەتی ئەسلی خۆتە بێت شەرم مەکە بڵێ منیش وڵی کاکە لە تاریکی ئەترسم منیش سەرمامە بێت منیش حەز ناکەم سەر بڕ منیش ئینسانم لەم بابەتە ببوو باشە دکتۆر تۆ سیرەکەیت ئەوەی کە ئەندازەیەک جەنابەت ئاماژت پێیا کە خێزان زۆر جار ڕۆڵە بە ئینسانەکانە بەخشێ بەس ئەگەر بینەوە بۆ بینەوە سەر قوربانیدان و بینەوە سەر قوربانی پیاو با بڵێن سیرەکەی لە ناو خێزانیشە ڕەنگە کوڕ یا باوک بەدەست مەسەن کچەکەیەوە یا بەدەست خوشکەکەیەوە نەچەوسێتەوە ئەوەی کە بەدەستیەوە چەوسێتەوە بێتەوە بە قوربانی جارێککە ڕەنگە براکەی بێ ینی با بڵێن لە سنووری خێزانە کرد ئەم وێنەیە نازانم ینی من لە چۆ باسی کەم و تەوزیفی کەم لەوەی بڵم ئەرێ بەڕاست ئەمە چییە کە ینی قوربانی ئەبێ بەدەستی قوربانی ئەبێتەوە بە قوربانی جارێکی تر ئەم وێنەیە کە لە ناو خێزانیش زۆر جار بەردی دەمانەکە وەکو وتم ڕەنگە خوشکێک براکەی نەوچەسەونێتەوە بەڵام برایەک براکەی بچەوسێنێتەوە یا بیکا بە قوربانی بە جۆرە لە جۆرەکان هەروەکو لە چیرۆکەی هابیل و قابلی شای ئەبینینەوە قسەکە لەسەرەوەیە ئەمە یعنی چی هیوادارم لە پرسیارەکە تێگەیشت بم پیاو یەکێکی تر لەوانی کە چەوسێنراوەتەوە یان قوربانیە ئەوەیە وەزیفەیەکی زۆری خراوەتە ئەستۆ وەزیفەی خێزانی وەزیفەی کۆمەڵایەتی وەزیفەی سیاسی و زۆر شتی تریش لەم بابەتانە گشتی بۆ پیاو جێ هێڵراوە و پیاو حەقە جورئەتی هەبێت و ئەم ئیشانە بەشێکی تەوزیع کات و لە کۆڵ خۆی کاتەوە بڵێت ئەمە ئیشی من نییەوە مرۆڤ تاکێکە لە ناو حەشاماتێکە هەریەکە و بەرپرسیارەتی بەر ئەکەوێت لەم بابەتانە لەو ڕۆوە کە ئەرکێکی ئەجگار زۆری لە ئەستۆیە
بەڵێ ئەم جاریش پیا و قوربانیە بەڵام کێشە لەوەی هەمیسان پیا و جورئەت ناکات دان بەمە بنە بڵێ کاکە ئەم وەزیفەیە هەمووی ئیشی من نییە و بەشێکی ئیشی توخمەکەی تریشە و ئەبێت ئێمە لێرەوە هەر یەکەمان لە ئاستی توانای خۆمانە ئەرکەکانمان جێبەجێکن و ئەرک بخەنە ئەستۆمان من هەموو شتێکم پێ ناکرێت لە کۆمەڵگای بەڵام کێشە لەوەیە پیا و هەمیشە هەر داکۆکی لەوە کردووە و هێشتا دەسەڵاتەکەی پێکەمەوە ئەوێ داکۆکی لێ بکات با من پرسیارەکە بکەمەوە دکتۆر ینی تۆ سەیری کە ئەگەر شانسێکی گەورە بە تۆ هەیە ئەگەر تۆ لە خێزانێکە یەکەم کەس لەدایک بیویت و کوڕ بیت بۆ لەبەرەوەی کە تۆ کوڕیت و نۆبەرەی ناوماڵێکیت و ئیتر برا گەورەیت شانسی گەورەت هەیە کە ئەمرکەی واروها ئیشەکانە جێبەجێ ببێ و ڕۆڵیش بەوکانی تر بدەیت ینی زۆر جار دەگوترێ ینی لە کوردەواریا وترێتی بەڕازی زۆر برا بچووکی زۆر ناخۆشە ینی قسەکەمان لەسەر ئەوەیە تۆ ئەگەر خوشکێک لە پێش تۆە لەدایک بوو بێت ینی ئاوا بڵین نۆبەرەی ماڵێک بریتی بێ لە کچێک دوایی کوڕیتر جارش کە ئەمە تەوزیفەت بێتەوە کوڕەکە پێشەکەوێتەوە بە شێوێکی با بڵین معنەوی قسەکە لەسەر ئەوەیە ینی ئەم برا گەورەیە کە بەسەرم بۆن منە ڕۆڵەدا بە برا بچووکەکەی ئەچەوسێتەوە لە بەردەمی ئەم برا گەورەیە قسەکەمان لە زیاتر لەسەر ئەوەیە ئەوە ئافرەت نییە خود باڵێنەوە خوشکەکانمان نی نەما چەوسێنەوە با بڵێنەوە برا گەورەکانن کاتوانن مەسەرم بۆن من بە جارشکە ئێمە بکەنەوە بە قوربانی کاک پەیوەند کۆمەلگای ئێمە کۆمەلگایە کە غەدرێکی زۆری لە تاکەکان کردووە یعنی خۆی مرۆڤ تاک هەیە و کۆمەلگا هەیە کۆمەلگای نەریتی سروشتەکەی ئاوهایە کۆمەلگا لە سنتەرایە تاک لە دەوری کۆمەلگا ئەگەڕێت بەڵام کۆمەلگای مۆدێرن تاک لە سنتەرایە و کۆمەلگا لە دەوری تاکەگەڕێت مەبەستم لەوەیە مافەکانی تاک پێشێل ناکرێت بەڵام لە کۆمەلگای نەریتیە مافی تاک ئەکرێتە قوربان خواستەکانی کۆمەلگا لێرەوە ئیتر برا گەورە بڵێ ئەرکی خێزانی ڕۆڵی باوکی دەبێ بژێڕێت بە تایبەت لە نەسیحەتکردنی خوشک و براکانە لە ئاراستەکردنی خێزانە تەنانەت لە ئاراستەکردنی ڕەنگە بڵێن پسپۆڕیشە براکەی بڵێ تۆ بڕۆ بۆ علمی تۆ بڕۆ بۆ ئەدەبی خوشکەکەی ئاوا لێ بکات و لە مەسلەی کچ بە شودان و ژن هێنانی خێزان و تەنانەت کاسبی و زۆر شتی تریشە ئیتر برا گەورە مەسئولیاتە خێزانەکەی زۆر گەورەی بەڵام ئەمە کۆمەلگای نەریتیە وای کردووە جۆرێک لەم خێزانانەمان هەبێت لە کۆمەلگای مۆدیێرە وانییە خێزان تاکەکان بۆ خۆیان ئەژێن و هەریەکەیان بە جۆرەی ڕۆڵی خۆی تاکێکەتەوە لە ناو کۆمەلگایە بەڵام لە کۆمەلگای نەریتیە تاکەکان ڕۆڵی زیاتر لە خۆیان ئەجێڕن و بەرپرسن و ئاراستەی خێزان ئەکەن و دوجاری ڕەنگە بڵێم ئاراستەی کۆمەلگا ئەکەن لێرەوە ئەمە وەکەڵی نەریتێکە و ماوەتەوە بۆ پشتاوە پشت ڕێگی داکوتاوە ڕەنگە ئەمە نەبێت ئاسایی نەبێت ئەمە کەسی هۆشیارە بێ درکی پێ بکات برا گەورێش درک بک بەوەی کە برا بچووک و تاکەکانی تریش نەچەوسێنێت زۆر باشە هەستەکرێ ینی لۆدێکی گەورە لەسەر پیاو هەیە لە کۆمەلگای ئەمەیە جەناوت باستەوە کرد کە ئەوە کۆمەلگایە زۆر جارە بێ بە چەق دوجار تاکەکانە بێ بە دەوریەوە مەسەن بمە پراوێز بەڵام سیرەکەی لە کۆمەلگای ئەمە لۆدێکی گەورەی چاوەڕوانی لەسەر پیاوەیە هەر لە سیاستکردنەوە هەر لە دروستکردنی ئایدۆلۆژیاوە هەر لە شەڕەوە چوزانم هەر لە هەڵسوڕانی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت ئەوەی کە پێگوترێ تەنانە لەسەر شەقامیشە لە کۆڵانیشە تەنانەت مەسەرم بۆن منە لە بەڕێوەبردننی بازاڕیشە دەدانە لە بردننی مەسەن شەقامەکانیشە لە هەموو شوێنەکە چاوەڕوانێکی زۆر لەسەر پیاوەیە ئەم لۆدە گەورەیە ئاساییە کە کەوتۆتە سەر پیاو لە وڵاتی ئەمە ئایا ئەم لۆدە گەورە پیاوی نەکردووە بە چۆنەڵی نەخستۆتە ژێر فەرمانەکانەوە کە بەردەوام داواکاری لێکرێت بەردەوام ینی تۆ بیرش لەو بکەرەوە زۆر جار خێزانەکانی ئێمە بەس چاوەڕوانیان هەیە لە یەک تاکە کە بریتێ لە پیاو پریتێ لە سەرۆکی خێزانەکە جوزان بۆ پیاوێکە لە ناو خێزانەکە هەیە بەوەی کە دەگوترێ پیاو حەقی ئەوەی هەیە کە مەسەلەن بۆن من ئەو چاوەڕوانەی لێ بکرێت کە حەقی خۆیەتی کە ماڵ و مناڵەکەی بژێنێ واروها داواکاریەکان جێبەجێ بکات بەڵام لە خۆپشاندانێکەوە بیگرێ هەتاکو سیاستکردن و هەتاکو بەڕێوەبردننی وەکو وتم شەقامێک و ئەوانە هەمووی لۆدەکەی کەوتۆتە سەر پیاو ئەمە لۆدێکی ئاساییە نەخێر بێگومان باری پیاو زۆر قورسە وەکوتم جارێکی تر ڕەنگە ئیستا مێینە بە شێوەیەکی ترم قسانێمە تەفسیر قسەمان ئێمە لەسەر هین نییە بۆ مانایکە ئەمە لە بەرامبەر مێینەدا ئەمە قسەمان لەسەرەوە نییە بمانەوەیاننا ئەوەی تۆ وتێت بڵێ وایە زەختێکی زۆر لەسەر پیاو هەیە و ئەمە لە ڕاستیە بستنیا لە کۆمەلگا ئێمەوان نییە
لە کۆمەلگای ئەوروپیشە ئەمە بەرچاوەکەوێت تۆ ببینە لە ئاستی سیاسەتە ئێستاش پیا و زیاتر سیاسیە بەڵێن کایە سیاسەکانی بەدەسە کایە حیزبەکانی بەدەسە لە ئاستی وەرزشیە ئێستاش پیا و وەرزشکاری زیاتر حتا تەنانەت ڕقەمە قیاسە وەرزشەکانیش هەر پیا و زیاتر بڵێن بەناوی پیاوەیە وەک لە ژنان و لە ئاستی ئەکادیمی و خوێندن و تەنانەت لە ئاستی نووسەرەکانیشە هەر پیا و زیاترە لە ڕاستیە ڕەنگە ئەمە ڕێگێکی یان پێشینەیەکی زۆر دێرینی هەبێت کە بۆچی پیا و زیاتر جونگەکانی کۆمەلگای بەدەست بووە لە سەرەتاوە ئەگەر ئاسایش بوو بێت لە دوایە لە ئێستاە و ئێستا و دەمێ ساڵیشە پیا و ئەو بارگرانیە زۆری لەسرە و حەقا درک بۆ بکات و حەقا خۆشی ئامادە بێت لەوەی بەشێک لەمانە لە سەرشانی خۆی لابەرێت و وەکوتم کۆمەلگا بریتی بێت لە موسسەیەکی ڕێکوپێک و تەوزیعکردنی ئیش چۆن دائیرەیەک سەرۆکی فەرمانگەی هەیە بەڵام باقیەکانی تریش کاری تەواوی دائیرەکە ئەبەنە ڕێەوە یەکێکیان ئەگەر شعبەی لە شعبەکان لە دائیرەکە نوقسانی هەبێت کاریگەری هەبێت لەسەر فەرمانگەکە هەر ئاوا کۆمەلگا پێویستی بە هەموو کەسێکەوە ئەم لۆدە زۆری کە لەسەر پیاو هەیە حەقەکەم بکرێتەوە و ئەمە غەدرێ بەڕاستی لەسەر پیاو و پیاو ئەبێ خۆی دانی پیا بنێت کە کاکە من لە ئەستۆمان نییە قورسە ئەم هەموو بەرپرسیارەتێک گەورەی خێزانی و بازاڕ و سیاست و حیزبایەتی و کورە زانستی و هەموو بارەکانی تریش ڕێ بدات بیبەخشێت بە کەسانی تریش ڕێبەخشین چۆن یعنی ئەوە نەکوتی پیاوەتی کردن ئاوە مەبەستن لەوەیە زمینە خۆش بکرێ بۆ ئەوەی مێینێش بێتە پێشەوە بتوانێت ڕۆڵ و کاریگەری و چالاکی هەبێت لە کۆمەلگایە دکتۆر مەوزوعێکی تر باسەکەم ئەویش ئەوەیە کە پیا و غوربەتێکی بۆ دروست بووە ئەم غوربەتە هاتۆتە ناو خێزانیشەوە تۆ سەیرەکەی یعنی ئەگەر ئەمە دیاردەش بێ ینی چۆنەڵی بە حەجمێکی زۆر گەورەش نەبێ ئەمە دەستی پێ کردووە پیا و خەریکە لە ناو خێزانەکانیشە جۆرێک لە غوربەت و تەنهایی بۆ دروست هەبێ بەو مانای کە ئەزانیی خەریکە حیوارەکانی ناو خێزان ینی مشارەکەی جدی پیاویتیان نامێنێ خەریکە پیاوەکەوێتە گۆشەیەکەوە مەسەن بۆن من هەتا ژووری خەوەکەشێکەوێتە شوێنێکی تاریکەوە و ینی خەریکە بگەین بەوەی کە بە جدی پیا و ئێستا لە ناو قەسوەتێکی گەورایژی تەنانەت لە خێزانەکانی شاوەکو وتمان ناتوانێت ئەو سەرۆکاری کە مەسەن بۆن منە لە باوڵێن لە ڕابردووە هەبووە یاخودەوەی کە لە سروشتی خێزانی ئەمە ئەبوو خەریکە ئەوە دەستبەرداری ئەوە بن بە جۆرە لە جۆرەکان لە ناو خێزانەکانیشە غوربەتی بۆ دروست بێ ئەمە نازانم تۆ بە مبالەغەیە زانی یاخود بە ئەمە بەجددی ئەمەش هەیە ئەمە هەستەکەم ئەگەر واش بێت لە ئاستی تاکایە لە ئاستی کۆمەڵا نەخێر هێشتا پیا و باڵا دەستە لە ئاستی خێزانی و لە ئاستی کۆمەڵ تۆ واز لەوە بێنە کە فەرمانەکە زەختە فشارەکە واز لەوە بێنە ئەوەی کە باسەکەین با حیوارەکەین باسی ئەوواکەین کە ئەو داهالۆگانەی کە لە ناو خێزانەکانە دروست بن خەریکە بەشی پیاویتیان نامێنێ پیاو دەبێت لە لەحزەی تووڕەبوون و ئەمەرکردن مەسەرم بۆ منە هین بێرانی با بڵێن کەچێکی بارز و دیار بە لە ناو خێزانەکە ئەگەر حاڵەتی غوربە بێت پێم وایە بەشێک لە تاگەکانی کۆمەلگای ئێمە زۆریان تووشی ئەو حاڵەتە غوربەتە بوونە و تەنیا پیاوی نەگرتوتەوە ڕەنگە ئەمە پەیوەندی بە تەکنەلۆژیاشەوە هەبێت و پەیوەندی بە تاکەکان یان سروشتی خێزانی ئێستاشەوە هەبێت من وایە بینم ئەگەر ئەو شتەی کە جەنابەت باست کرد ئەو حاڵەتی وا درکی پێ ئەەکەیت لە ئاستی تاکە ڕەنگە بەرچاو بێت بەڵام لە ئاستی کۆیە هێشتا من وای نبینم کە ئەمە ئەگەر واش بێت حاڵەتە دیاردە نییە لای من وایە بەس خەمێکی گەورە بۆ پیاو هەیە بێ مشهور لە هەموو شتەکان بخوا گرفتەکان هەمووی ئەو چارەسەریان کاوە ئەو چاوەڕوانێ هەمیشە لە کاتی چارەسەری گرفتەکانیشە لە کاتی خەم خواردنەکانیشە زۆر جار پیاوەگەر خەمێکی هەبێ ئەبێ بە تەنیا خەم بخوا ئەبێ خەمەکە بخاتەوە ناو خۆیەوە خۆ ئەگەر ڕۆژە لە ڕۆژان خوان نەکردە گریانێکی هەبوو ویستی بۆکو ئینسان مەسەن بۆ مر تۆزەی بگری ئەبێ بە دزیەوە بگری ئەبێ خەمەکان بشارێتەوە هەمیشە بەهێز ئەوەی کە جەنابەت زۆر لە سەرەتای باشت کردوتت ئەم ڕۆڵی بە زۆر پێدراوە بێ پیاوە بێ و نەگری چونکە گریان لە کوردەواری ئەمە نازانم ئەمە زۆر بە هەڵە ڕۆشتووە بێ گریان بەشی ئافرەتە ئەمە ئەو لەحزەی کە پیاوەگری تەقلیدی یان با بڵین ژنی ئەگری ینی ئەم دیسان لێرەشەوە ینی تو حەز ناکەی کە پیاو زۆر تەنیایە با لەمڕۆ بەڵێ غەدرێکی گەوری لێکراوە و تەنیایە و حەقێتی کە ناڕەزا بێت وە کە بزانێت چەساوەتەوە لەو ڕۆ بڵێ
بەس کێشە لەمەیە کاک پەیوەند هەندێک جار پیاوەکان خۆیان ئامادە نین دەستبەرداری ئەو حاڵەتە بن کە هەیەە یعنی ئەو لۆ دە زۆری کە لە سەرێتی خۆی ئامادە نییە دەستبەرداری بێت و پێی خۆشە لەوەی کە تەنانە دڵڕق بێت لەوەی کە وەکەڵی شانازیە کاڵێ نەگریم نامەوێ بگریم بەس ئەمەیە خۆی ئەبێت مرۆڤ بە سروشتی خۆی بژێت و تەمسیل نەکات پیاویش کاتێک کە پێویستی کرد ئەبێ بگری کاتێک کە تووشی حاڵەتی ترزوە بێ بترسێت منیش ترسم کاکە یعنی من بچمە شوێنێکی بەرز ترسم هەیە بچمە دیار ئاوێکی گەورە ترسم هەیە نابێ بڵێم وڵا پیاوم مادام پیاوم خەڵک گاڵتم پێکە بەشێک لەمانە لە ڕاستیە ئەو دەورە ئەگەر لە ناخی خۆشیانە بێ پیاوەکە هەر لەبەرەوەی پێی بڵێن پیاوە شانازی پێوە بکات بۆ خۆی هەر پاراستویەتی بەس لە ئەسڵا بەڵێ غەدری لێکراوە و پێویستە لە ڕاستیە ئەم هەموو قورساییە و بەرپرسیارەتە لە ئەستۆی پیا و کەمکەنەوە و بەو شێوەیەش نەچەوسێنرێتەوە کە ئێستا هەیە بەس جارێکی تریشەڵێمەوە پیاویش هیوادارم خۆی ئامادە بێت لەوەی کە شەرم نەکات لەوەی کە بە منیش ئەگری منیش سەرمامە بێ منیش ئەترسم منیش لەم بابەتانە ئەزانی هەندێک لە پیاوەکان بە جۆرێکی تر قوربانین دەستیانە چێتە ئیشی نامەشروع بۆ نمونە دزیەکە بۆ نمونە خوانەکردە قەتڵێکەکە کەسێکە کوژێ لە پێناوی چیە لە پێناوی بەدەستخستنی چوزانم پارەیەکە لە پێناوی دروستکردنی ئیمکانێتێکە بۆ خۆی و ئەم قوربانی باوا بڵێن بە تەنایە بەس قوربانەکەی ڕەنگە بۆ خێزان بێ ڕەنگە بۆ شتێکی دەستە جەمعی بێ جاری وا هەیە تۆ سیرەکە لێرەشەوە بە جۆرێکی تر پیاو ئەبێ بە قوربانی لە کاتێکا وەکو جەلات دەرەکەوێ ینی تۆ دزیە بکەی یا مەسەلەن بۆ منە قەتڵێ بکەی کەسێک کوژی بە تەشیدە ینی تۆ ئەوە کەسێکی بەس با بڵین کەسێکی کە قەتڵە کردووە کە بەڕاستی ینی تۆ تەکەتنێکت کردووە باشە ئەمە وەکو جەلات دیارە بەڵام ئەگەر ئەچیتەوە ناوەوە سەیری بابەتەکەکەی سەیری ئەم دیوی وێنەکەکەی سیرەکە ئەم کەسە ڕەنگە ئەمە مەشروعکردنی ئەم کارە خراپە نییە قسەکەمان لەسەر خودی مەوزوعەکەیە ینی جاری وایە لە پێناوی دەستخستنی بە ئاوا بڵین پارەیەکی دیاری کراوە بۆ خێزانێک پیاوەکە لەبەر لە ڕێگایکی مەشروع ئەو دەستی ناکەوێت جاری وا دەستی دەچێتە کارێکی خراپ سەرەکەی لە لەحزەی کەتنەکە پیاوەکە بە تەنا قوربانیە بەڵام ئیشەکە بە ئاوا بڵێن بۆ بە ئاوا بڵێن کۆتایی ئیشتەکە و نەتیجەکەی بۆ کارێکی دەستە جەمعی ڕاست نەتیجە یاسا سزای کەتنکەرەکە ئەدا کە پیاوەکەیە بەڵام لەو لایشۆ بیدوێنە ئەڵێ من لە پێناو بژێوی مناڵەکانمەوە ئەمەم کردووە لە ڕاستیە بیانوویکی زەعیفە بۆ پیاو کوشتن بۆ دزیکردن و ئەوانە لەوەی کە من مناڵەکەم بەژێنم ئەمە هیوادارین کەس پەنای پێ نەبات و ڕێگا و شوێنی تر هەیە بۆ ژیاندنی خێزان ئەگەر چی قورسیش بێت هیوادارین ئینسان ئاوا لەو ڕێگایانەوە بیر بکاتەوە کە چۆن ژیان ماڵ و خێزانەکەی دابین بکات بەڵێ ڕاستەکەی قسەکەی تۆیە ئەمەیشان هەر ئەوەیە کە بەرپرسیارەتێکی گەورەی خێزانی جگە لە بژێوی خۆی بژێوی مناڵەکانی بژێوی خێزانەکەی تەنانەت خێزانێکی گەورەش خێزانیش سەر شکلی ینی شکلی خێزانیش ڕەنگە بڵێم دایک و باوکیش بکەوێتە ئەستۆی ڕەنگە بڵێم برا و خوشکیش بکەوێتە ئەستۆی و ئەمە ئەم بەرپرسیارەتێ گەورەیە هەر لە ئەستۆی پیاوە ئەمیش یەکێکی ترە لەوەی کە ئەو لۆ دۆ زۆرەیە کە ئێمە لە سەرەتاوە هەرمانوی قسەی لەسەرکەین بڵێ وایە پیاو لەم ڕۆیشەوە لە ڕاستیە ئەگەر بمانوێ مەوزوعی بین غەدری لێکراوە و چەساوەتەوە هیوادارین پیاوان ئەم لۆدیشیان لەسەرکەم بێت زۆر باش ئەگەر سەیری ئەدەبیاتی کوردی بکەین زۆر بە تایبەتی چ چیرۆک بێت چه ڕۆمان بێ و چه شعریش بێ خەریکە ئازار واتە ئازاری پیاو ئەدەبێکی زۆر بە بڵێن پڕ ئازارمان بۆ پیشان بە ینی بۆ دروست بکە ینی کەم نین ئەو پیاوانەی لە ناو چیرۆکەکان هاوارەکەن نەڵەن ینی ئێمە ئازارمانەیە ینی خەریکە ئەدەبیاتی ئێمەش شکڵەگەگرێ شکلی ئازار تۆ بڵێ خۆی مازین ئەدەب ینی زۆر ڕاستگویان ناتوانێت قسەمان بۆ بکەوە ئەتوانێت ناوەی ئینسانەکانمان جارێککە بۆ دووبارەکاتەوە ئەگەر ئەدەب وێناکردنی ناوەی ئینسانەکان بێ بەدەیان کارکتەرمانەیە لە ناو چیرۆکەکە ناگرین و هاوارەکە نەڵەن ئێمە لەم کۆمەلگایە ئازارە چێژین ڕاست ئەگەر قسە لەسەر ئازار بکەین لە ناو ئەدەبە ئەبێ دووشت لێک جاکەینەوە بە تایبەت پەیوەندی کە ئەوەی پەیوەندی بە پیاوە هەیە بە نێرینەوە هەیە بەشێک لە ئازاری نێرینە لە ناو ئەدەبە
لەبەر خاتری عاشقەکەیەتی با بڵین ئازاری ئەوە چێژێت کە ئەو ناگاتە خۆشەویستەکەی بەو شێوەیە یعنی ئەمە لە گۆرانی فۆلکلۆری ئەوانیش هەدە ڕەنگی داوەتەوە بە لە شعری کلاسیکە زۆر ڕەنگی داوەتەوە گۆرانیەکە ئەڵێ کوشتمت بردمت نازام سووتاند ئەمە نازام شەڕە لەبیرم نییە بەتەوای خۆی نایڵێمەوە ینی ئەمە جۆرێک لە ئازارە لەوەی کە باڵێن ئازارێکی عاشقانەیە خۆشەویستانەی ڕۆمانسیانەیە هەر شتێکی تر ئازارێکی تر ئەوەی تو ئێڵیت ئازاری ژیانە ئازاری مەینەتەکانە ئازاری ڕاستەکەی بەڵێ لە ڕابردووە ئەگەر پیا و ئەو جۆرە ئازاری نەبوو یا جورئەتی ئەوەی نەبوو بێت لە ئەدەبە هەمیشە پیا و ئەبواە پاڵەوان بواە بواە قارەمان بواە ئەبواە نەترس و چاون لەم بابەتانە بواە لە ئێستاە نا ئەم جۆرە لە پاڵەوانیش پیا بووە لە ناو چیرۆک و لە ناو دەق ئەدەبەکانی ئێمەیە با بڵین سروشتە ڕاستەقینەکەی ئینسانی تیا دەرکەوتووە کاک پەیوەند ئێمە تەنانەت لە ناونانی مناڵەکانیشمانە ڕۆڵێکی مزەیەف و درۆزنانەمان بەخشیوە لە بەتاکەکان ناوی مێینە ناوێکی هەمیشە نەرمونیان بووە گوڵەباخ جوان نویان نەرمین شەرمی لەم بابەتانە بوو بەڵام سەیری ناوەکانی کوڕانکە شاخەوان پاڵەوان قارەمان دارەوان ئەلەم بابەتانە بووە یعنی ئیتر هەرچی وەکەڵی زبر و دڕک و ئەوانە بووە بە پیاوە بووە ئەگەر کەسێک قارەمان بێت ئیتر ئەگەر ناوەکەی قارەمان بێت ئەبێ سیفاتی قارەمانە نشی هەبێت اینجامە لە چیرۆکە کەم جار لە جاران لە ڕابردووە مەسەلەن ڕۆڵی پیاو کە ئاوا گەورە بێ لە خێزانە پیاوێکی نوا نادۆزیتەوە کە قارەمان نەبێت ئیلا ئەبێت کە مادام پیاوە بێ قارەمانیش بێت لە ئێستا ئەوەی تو ئەیڵیت لە ناو دەق ئەدەبەکانمانە ئەمە بەرچاوکەوێت ئەمە ڕۆڵە ڕاستەقینەکەی مرۆڤەکانە و ئەمە ئەسڵە ڕاستە هیوادارین دوورکەوینەوە لە ڕۆڵە درۆزنانەکە و زەیفەکە باشە با ئەوە بڵێن ئەی لە ژیانی ئێمەیە ئەوەی کە پێگوترێ ژیانی دەرەبەگایەتی ئێمە غزانین لە ژیانی دەرەبەگایەتی هەر کەسێک مەسەرم بۆن منە چەند پیاک بە دەورێەوە بێ هەر ماڵێک چەند کوڕێکی تیاابێ ینی با بڵێن خروورێکی گەورەیە خروورێکی گەورەی بۆ هەیە قسەکردن لەسەرەوەی ئێمە چەند ساڵێکی کەمە ڕەنگە قاشمان هات پێێتە دەرەوە لە ژیانی دەرەبەگاتی کە هەندێک پیان وایە تام لە حسێش باوە بڵێن بەردەوامە ئەو ژیانە دەرەبەگایەتی کە ژیانێکی زبرە کە پێویستمان بە تایبەتی کە لەگەڵ سروشتە هەڵەکات وایوێ مەسەرم بۆن منە مامەڵە ینی باوە بڵین دەستی یا بەڵێن بە بازوی خۆی ینی ژیان لە سروش بسەنێ بەوەی کە مسوەگەری بکە قسەکردن لەسەر ئەم ژیانە دەرەبەگایەتی تا چەند مەسەلەن ڕۆڵی هەبووە لەم مەسەلەن زبر دروستکردن و هەروە قوربانی دانی پۆڵی زۆری هەبووە بێگومان بەڕێ من ئێستاش درێژەی هەیە ئەگەر لە ڕووی شکلیشەوە گۆڕابێت لە ڕووی ناوەڕۆک و هێشتا هەر درێژەی هەیە لە کۆمەلگا ئێمەیەوە هەمیشە کۆمەلگای نەریتی زۆر سیفاتی سیر و سەمەری تیا هەیە و زۆر سیفاتی ناشرینی تایە لە ڕاستیە مەسەلەن بەشێک لە کۆمەلگا دوژمنداری زۆری هەبووە ئەو کۆمەلگایی یان ئەو خێزانەی کە چەند برایەک بوو بێتن توانیوانە تۆڵی خۆیان بکەنەوە و ئەگەر زەویزارێکی زۆریان هەبوو بێت توانیوانە لە ڕێی براکانیان و یا چەند براکەوە توانیوانە پارێزگاری لە زەویەکانیان بکەن ئاغا بوو بێتن دەسەڵاتەکە لە باوکەوە بۆ کوڕ گوێزراوەتەوە لەم بابەتانە اینجامە بەڕێی من حیزبی کوردی ئێستاش درێژکراوەی سیستەمی خێڵایەتی و سیستەمی دەرەبەگایەتی ئێستاکەش ئەگەر شکڵەکەشی گۆڕابێتتر عینی ئاوا ئەگەر سەرۆکی حیزبێک دەسەڵاتەکە بۆ کوڕەکەی و بۆ برازاکەی و بۆ کوڕزاکەی و لەم بابەتانە ئەجۆزێرێتەوە مۆدیلی حیزبی کوردی ئێستاکەش ئەوەتانێ درێژە پێدەری سیستەمی خێڵایەتیە زۆر بەرچاویش ئەیبینین دیارە لای هەموو حیزبێک نا بەشێک لە حیزبەکان ئەمە بەرچاو ئەیبینین بەڵێ ڕۆڵی هەبوو لە ڕۆژ ئێمە لە ژیانی مۆدێرنیشە هەست ناکەین کە ینی ئەومان تیاپەڕانە بێ ئەگەر ئێستا ڕاستەکەی گەر مۆدێرن بوون بریتی بە لەوەی کە شەو ڕۆژی ئەمە دیسان مەسەلەن بۆن منە بەها بەڵێن بە جۆرە لە جۆرەکان دەستکاری کراوە ژیان لە شەو ڕۆژە ئێستا بەردەوامە ئەگەر ئەمە یەکێک بێت لە خەسڵەتەکانی ژیانی مۆدێرن و ئەگەر قسەکردن لەسەرەوە بێت کە ینی ئێستا ژیانکردن ئەندازەیەکی زۆر ئاسانکاری تایە واروەها ئێمە بوون بە کۆمەلگایەکی شارنشین و هۆشیاری گەورە هەیە هێشتا پیاو لەناو ئەم کۆمەلگایەیە کە کۆمەلگای مۆدێرنە کە مەسەلەن هۆکارەکانی پەیوەندی مەسەلەن بۆن منە ینی زۆرن هێشتا خۆی هەر بە غەریب و بە ئاڵێن هەر خۆی بە چەساوە و هەر خۆی بە مەسەلەن بۆن منە ماندوو ئەوە نازانێ بۆ ژیانی تەنانە ژیانی مۆدێرنیش نەیتوانیوە ئەندازەیەک بە ئاوا بڵێن ئەو شانسە لە هین وەرگێتەوە یا با بڵێن ئەو هینە لە پیاو دوورخاتەوە ئەو تێگەشتنەکە بەجددی ینی پیاو لە کۆمەلگای ئەمە هەتاکو بەرەو مۆدێرنە ڕات تێناترە بێ
خۆی دوو شتەکە پەیوەند بەڕێی من ئێمە هێشتا زۆرمان ماوە بگەینە قۆناغی مۆدێرنە ینی ئێمە ڕاستە شارمان هەیە بەڵام بە شار بە معنا فراوانەکەی نیمانە ئێستش لە گەڕێکی چوارباخ کەسێ بمرێت تەواوی شار پێ ئەزانێت ومێت چێ بۆ ینی شار هەموو یەکە ناسێت شاری گەورە ئەوان نییە شاری گەورە کەس ناناسێت لە ڕاستیە و تێکەڵاوی و هەمەجێتێکی زۆری تیا هەیە باوکی هۆڵندی و دایکی فەڕەنسیە لە شوقەیەکە ئەژێ 20 ساڵ هاوسەکەی نازانی کێ و کێ لەم شارانەمان نی ئێمە هیواداریشم نەمان بێت ینی من خۆزگە بۆ شارە ناخوازم کە ئاوها بێت بەڵام ئێمە هێشتا ماومانە بگەینە ئەو قۆناغی کە پێمان وایە بێ دنیای مۆدێر نەگەیشتونە پێی بەڵام لەگەڵیشی لە ڕاستیە مەسلەی غوربەت تاک لە ناو کۆمەلگایە لە دنیای مۆدێرنا زیاتر مرۆڤ تووشی غوربەت ئەبێت یعنی مرۆڤ کە تووشی نامۆبوون ئەبێت لە خۆ نامۆبوون ئەبێت زیاتر لە ئەوروپا ئەم حاڵەتە هەیە وەک لە بڵێم ڕۆژهەڵات لە ڕۆژهەڵاتە پەیوەندی کۆمەڵایەتەکان پتەوترە من قسم لەسەرەوە نییە کامیان باشن دیارە هەردووکیان جێگەی ڕەخنان و هەردووکیان شایانی ئەوەن کە لایەنە بڵین کەم کورتەکانیان بخرێتە ڕوو نەمۆدیار دنیای مۆدێرنی ئەوروپی ئێستا جوانە لای من ئەوروپا دوودی و دیوەیەکی ڕەشە دیوەیەکی گەشە ئەو دیوەی کە پەیوەندی کۆمەڵایەتی بەو ئاستە گەیشتووە لە لای من گەشت نییە ئەوەی گەشە تەنیا نەزم و نیزامەکەیەتی یاسایەکەی پارێزراوە و چەتری بۆ هەموو لایە کردووە ئەجینا دیوەکەی تری کە پەیوەندی کۆمەڵایەتی بەو ئاستە گەیشتووە لە لای من دیوەیەکی گەشت نیە و دیوەیەکی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی لە ناویشانە کۆمەلگای خۆمان پەیوەندی کۆمەڵایەتی پتەوترە لەم ڕۆوە من ئەمەیان دیوێکی ئیجابیە بەڵام معنایەوە نیە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان هەمووی باش بووە پەیوەندی خێزانەکانمان هەمووی باش بووە نا ئەمەش جێگەی ڕەخنەیە مەبەستم لەوەیە نامۆبوون لە ڕاستیە زیاتر لە کۆمەلگای مۆدێرنە هەیە وەک لە کۆمەلگای ڕۆژهەڵاتیە ئەمەیان کەمترە مرۆڤ تووشی نامۆبوون ئەبێت بۆیە ینی نامۆبوون دەرئەنجامی زیاتری کۆمەلگای غەربیە دکتۆر ئەگەر دقت بدەیت لەم چەند ساڵانەی ڕابردوو تقریبا بۆ زیاتر لە دەیەوە نیوەگەچێ کۆمەڵک لە نووسەرەکانی ئێمە بە تایبەتی ئەوانەی لە بواری ئەدەبە جارش کەسمەوە بۆ ئەدەب کارەکەن و بە تایبەتی تریش با ناوێنم ینی بەختیار عەلی و مامۆستا شێرزا حەسەن ئەم دوو کارەکتەرە یاخود با بڵێ ئەم دوو نووسەرە زۆر ئیش ینی نازانم ینی بڵم زۆر ئیش لەسەر ناومێدکردنی پیاوەکەن لە کۆمەلگایەمە یاخود با بڵێن بەڵکو بە پێچەوانەوە ئەوان ناومێدی یاخود با بڵێن قوربانی بوونی پیا و جارشکە تەوزیفەکەنەوە بۆ ناو دەقەکانیان قسەکە لەسەر ئەوەیە ئەمە چەند ساڵێکە ینی بە حەجمی گەورە بە پانتایی گەورە ئینسان کە بە تایبەتی کە ئەدەبیاتە خوێنێتەوە ینی ئەوە خوێنێتەوە کە بەجددی پیاوی ئێمە بە ئاو بڵێن لە قوربانی دانایە بە تا ئەم لە حەزێش ینی ئەو ژیانێک کە بریتە لە چەند ساڵێک و جەنابێت باست کرد ئەو ژیانە ژیانێک نییە کە ئینسان بەخیلی پێبەرێ کە مەسەرەن بۆن منە بڵێ وەڵی ژیانێکە بە جددی ینی کۆمەڵێک لەو چاوەڕوان و خەون و خۆزگانی کە پیاوەیەتی لەم کۆمەلگایە مەسەلەن بەدی دێنێ تاکو و مەسەلەن چاوەڕوانیشی لێ بکرێ بڵێ کاکە لە پێناوی ئەمە با قوربانیش بە ینی ئەوەی کە ئێمە ئەیبینین بەس قوربانی دانە ینی تۆ سەیری دوهەمین هەناری دنیای بەختیار عەلیەکەی ینی سەریاسەکان لەسەر کارتۆنە خەون کاکە ینی بەجددی ینی شوێنێکیان نییە تایب خەون کە لە کاتێکە ئەم کەسانە حەقی ژیانیان هەیە ینی کۆمەلگا ینی بەر نەفرەتێکی داون کە نازانن ینی چی لەو ژیانە بکەن هەندێکیانە ڕۆنە شەڕا کوژلێن ینی خواخواانە ژیانە کۆتایی بێ بۆ لە بەرۆی ئەوەنە ڕەزیل بوون لە ناو ئەو کۆمەلگایە ئەوەنە بوون بە قوربانی گەورە خۆیان ڕقیان لە خۆیانە قسەکەمان لەسەرەوەیە بەجددی ئەمە ئەدەبە یا بە فعلی ئەمە تەوسیفێکی واقعی پیا و تاکی ئێمەیە نەقڵ کرا بۆ ناو ئەدەب ئاوێنەیەکە واقعی کۆمەلگای ئەمەتیا بەدیەکرێت لە ڕاستی ئەو دوو نووسەرە کاک بەختیار و کاک شێرزاد کە باست کرد بەڕێی من دوو نووسەری دیارن و ئەوان تێڕوانینێکی ڕەخنەگرانیان هەیە بۆ کۆمەلگا بۆ تاکی ئێمە بۆ مامەڵەی ژن و پیاو لەگەڵ یەکتریەوە بە شێوەی جیاجەش ئەوان لە نووسینەکانیانە دەریان خستووە هەردووکیان قوربانین چی پیا و چ ژن بەتایبەت مەسەلەن کاک شێرزاد زیاتر جەخت لەسەرەوە کاتۆ ژن قوربانیە بەس ئەگەر بیرمان بێ لە حەسار و سەگەکانی باوکمای ما بینین ینی زۆر بە ئاسانی ینی کارکتەری سەرێکی چاوساوە بە قوربانیدان بریتە لە پیاو بەڵێ ئەو قسە لەسەر گرێ ئۆدی بکاتەوە ئەو سوودی لەو مەرجعی ئەو نۆڤلێتەی کاک شێرزاد گرێ ئۆدی بە و ئەو تا ئەوەی تەوزێف کردووە لێەوە
لە ڕاستیە بڵین بەرهەمەکانی ئەم دوو نووسرە زەحمەتی ئێمە بە گشتی ئاوە هەیە ینی هەر دەقەیان ئەکرێت بە خوێندنەوەی جیاجای بۆ بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم دوو نووسرە دوو نووسری ڕەخنەگرن و دیدێکی و تێڕوانینێکی ڕەخنەگرانیان هەیە بۆ کۆمەلگای ئێمە لە جملەی ئەخیری تاکید لەسەر جملەی ئەخیری قسەکەی جەناب دەکەمەوە کە ئەم دوو نووسرە جەختیان لەسەر کردوەوە مەسەلەی جەنگە بەڵێ وایە بە فعلی ئەوان جەنگ ڕسوا ئەکەن لە بەرهەمەکانی خۆیانە و قوربانی یەکەمی جەنگ سوتەمەنی یەکەمی جەنگیش نێرینەیە ئێمە ئازانین یەکێکی تر لە قوربانەکان کە ئێمە قسەمان لێ نەکرد کە پیا و بەڕاستی غەدری لێ ئەکرێت لە کۆمەلگایە هەر ئەوەیە کە بەشداری یان کارکتەری یەکەمی جەنگەکان پیاوەکانن مێینە کەمتر بەشداری شەڕەکانی کرد ئەگەر چی بە شێوەیەکی تر مێینەش قوربانیە کە دوجار بێ پیاو ئەمێنێتەوە بەڵام ئەوان زۆر جەختیان لەسەر ئەوە کردەوە کە جەنگ چی ماڵوێرانیەک بەسەر کۆمەلگایە هێناوە و لە ناویشیانە نێرینە قوربانی ئەو جەنگەیە بەڵێ وایە ئەو دوو نووسرە بەو شێوەی کارێن کردووە لە ڕاستیە مەسلەی ئەوەی کە مرۆڤ بێ ئومێ دەبێ یان نە هەر نووسرە و خۆی تەحملی وەکەڵی بەرهەمەکەی خۆی کاتوە و نووسینەکانیش کە کاتێک ئەنووسرێت قابلی ئەوەیە کە دوجار دیدێکی ڕخنەگرانە دوای هەبێت یان ڕخنەیان لێبگری یا پەسەندی بکەیت من بۆ خۆم ژیان لەلام شتێکی جوانە ناشرین نییە و قەت بانگەشە بۆ پوچگەرایی و بێهودەیی ئینسان یان ژیان ناکەم ژیان پڕ و پڕ معنادارە بەڵام بێبایەخ کراوە بێمانا کراوە ئەبێت جارێکی تر ژیان مانای ببەخشێتەوە من شتێکی شێ لە بەرچاوی بگرین کاک پەیوەند مرۆڤ پێویستە بەبێ مەرج خۆی پەسەند بکات یعنی شتەکان نەبەستێتەوە بە شتی ترەوە ینی مەبەستم لەمەیە مرۆڤ قەت نابێ بڵێت با بڵین مێینە نەڵێت وەڵای من خۆزگا نێری نەبوومە ئاخ ئەگەر نێری بوومای وامە کرد یان ئەگەر نێری نەبڵێت ئاخ خۆزگا ئەگەر دەوڵەمەند بوومای وامە کرد ئاخ ئەگەر شەهادەم هەبووای وامە کرد تەنانەت ئەگەر بڵێت ئاخ ئەگەر جوان بوومای وامە کرد ئەمانە هیچی ئەسڵ نین لە ڕاستیە ئەمانە هەمووی لە ڕێگەی ژیانەوە بەدەست هاتووە ئەوەی ئەسڵە مرۆڤە بۆیە مرۆڤ پێویستە بەبێ مەرج خۆی پەسەند بکات ئەگەر تۆ خۆت پەسەند کرد و تەحەدای ناخۆشیەکانی ژیانت کرد کەمتر ژیان بێئومێدی بەخۆیەوە ئەگرێت و کەمتر پوچگەرایی بەخۆیەوە ئەگرێت بەڵام ئەگەر تۆ ئاها ژیانت یان با بڵین شتەکانی خۆتت بەستەوە بە مەرجی تایبەتیەوە و لە کاتێکە مەرجەکانیش بەدی نایەن بێئومێ دەبیت مەحاڵ دەرەچێت وە ژیانت ئەبێتە شتێکی زۆر باشە ڕۆتین باش ئەگەر بڵێن ئەمە بە ئاو بڵێن ئەمەی کە لە لای پیا و مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان با بەڵم بە نسبەتێکی کەمیش بێ ئەگەرمە بوو بە حەقیقەت کە پیا و مەسەلەن چەوسێنراوەتەوە و هەروە ئێستا قوربانیە و غوربەتی هەیە با بڵێن وەکو چارەسەرێک هەچەنە چارەسەر باوەڕم وایە کە زۆ قورسە و چارەسەر ناکرێت ینی بە ئێمە بە قسەی لە ناوم بەرنامەیە بڵێن کاکە ئەمە چارەسەرەکەی بەس بڵێن کاکە بوەستە لێرە ینی ئەو تەسەووری کە هەتە تا ئەم لەحظەیە قسە لەسەرەوە بکەین کە بە جۆرە لە جۆرەکان ڕێگایکی تری پیشان بین بڵێن ئەم خوێندنەوەیە ڕاستە هەیە بەڵام ئەوە کوردەواریڵێ خۆ دنیا مەسەلەن بۆ من ئاونەی بردووە خۆ سەری دنیا بە پوش نەگیراوە نازانم خوا دەرگایەکی داخستووە دەرگایکی ترەکاتەوە قسەکە لەسەر ئەوەیە باشە ئێمە ئەڵێن چارەسەر چییە ئەڵێن باشە ڕێگایکی تر چییە ئەڵێن دەرچە لێرەوە چییە ئەوە بڵێن ئێمە گەشتینەوەی کامە بەشێک لە پیاوان لە ئێستا لە کۆمەلگایەوە لەوانەیە هەڵگری ئەم حقیقەتە بن بەڵام با بڵێن نسبەتێکی زۆر نییە بەڵام خۆ بێ قسەیەکمان هەبێ بۆ نسبەتەکەمەش بڵێن ئەمە ڕێگە ئەسڵەکەی وەرەوە تۆ پیاویت و تۆ نازانم ڕێگایتر هەیە و ژیان هێشتا بەردەوامە و بەڵێ کاک پەیوەند ئێمە لە مەسەلەیە چارەسەر بەکەڵی حەبێکی سەرێشە نیە پاراسی تو لە گوڵی هەمە بخۆ دوای چارەسەرێ لە ڕاستی ئەمە چونکە ڕێگێکی قوڵی لە ناو مێژووی مرۆڤایەتی هەیە نەکتەنیا لە کۆمەلگا ئێمە لە تەواوی کۆمەلگاکانی دنیاە لە پێشکەوتو دواکەوتووە ئەمە بەرچاوەکەی بە شێوەی جیاجێ بە شێوەیەکی ڕێژەیی یعنی سەرەتا و مێژوویەکی زۆر کۆن و دێرینی هەیە بەڵام ئەسڵ ئەمەیە کە ئێمە بە شێوەیەکی واقعیانە بیر بکەینەوە خۆمان بناسین اینجا ئەویدی بناسین هەتاوەکو خۆمان باش نەناسین و نەزانین ئەرکمان چییە مافمان چییە زەحمەتە ئێمە درک بەمانە بکەین ئەمە لەلایەک لەلایەکی تر هۆشیارێکی فراوانی کۆمەڵایەتی ئەوێت یعنی بەستەنیە تاک بەس نییە یعنی ئەوە من نێرێکم درکم بەمانە کرد بەتەنیا خۆم ناتوانەوە مشتەکان بکەم چونکە من دوجار تواومەتەوە لە ناو کۆمەلگایە ینی هۆشیاری کۆمەڵایەتی زۆر پێویستە بوو ئەمە و ئەمە لە ڕاستیە ئیشێکی فرەلایەن و فرەڕەهەندی ئەوێت
دام و دەستگای دەوڵەتی ئەوێت کە ئیشی لەسەر بکات و هۆشیاری کۆمەڵاتی بڵاو کاتە دام و دەستگای پەروەردەی دام و دەستگای ڕاگەیاندن موسساتی دەوڵەتی کۆڕ و سیبینار ڕەنگە ئەم بەرنامەی ئێمە هەر هەوڵێکی لەم بابەتانە بێ کە وەگەڵیت ڕامانگرێت مچڕکێ بەجانمانە بێنێت کاکە پیاوی شەوساوەیە و پیا هەمیشە ئەو جەلادە نەبووە لە کۆمەلگایە و پیاوەکانیش خۆیان درگمەمە بکەن و دڵیان بەمە خۆش نەبێ مادام دەسەڵاتم هەیە توانم هەموو شتێ بکەم لە کاتێکە کە ئەو خۆی ڕەتانووە ئەو بەخۆی نازانێت چی لەژێر چی بارێکە نرکەی دێت خۆی چەسانوتەوە و دەستبەرداری ئەو هەموو پاوان خوازی و دەسەڵاتدارەتیە بوێت کە لە کۆمەلگای هەیە لە ڕووی خێزانیەوە لە ڕووی دەسەڵاتی سیاسی و لە ڕووی دەسەڵاتی وەزیفیەوە و لە زۆر ڕووی ترەوە ڕەنگە ئەمانە هەوڵی لەو بابەتە بنکە تۆزێک درک بە حقیقەتەکان بکەین. زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد سوپاس دەکەین کە لەم بەرنامەیە بەشدار بوویت وارە هەروەها وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سوپاس دەکەین. وەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەرنامەم جارشمان بە هیوای ئەوەی کە سووتان لێ وەرگرتوێ هەڵبەت لە سەرەتاشا وتمانم بەرنامەیە کاردانەوە نیە لە بەرامبەرەوەی کە بەڵێن ئەوەی کە پێگوترە ئافرەتان خوشکان نازانم ژنان کە ئێمە هاتبین لە بەرامبەر ئەوانە قسەمان لەسەر پیاو کرد بێ و ئێمە قسەمان لەسەرەوە کرد کە بەئاوا بڵێن دۆخێک هەیە لە هەرێمی کوردستانە دەشێ پیاویش هەست بە غوربەت بکەوە هەست کاکە بۆ نمونە قوربانیە خۆی مازانی کە ڕێژەی ئینتیحار و ڕێژەی خۆکوشتن و واروها ناومێدبوونی پیاوانش لە کۆمەلگای ئێمە زیادی کردووە قسەکە ئێمە بەرنامەکەی ئێمە بۆ قسەکردن بوو لەسەرەوەی کە بەجددی ئەمە وەکو بابەتێک پیشان بن و هەروها بزانین کە دۆخێک هەیە لە هەرێمی کوردستان هەمووانی نیگەران کردووە و هەمووانیشی بە جۆرە لە جۆرەکان ناومێد کردووە تاکو بێگەشتنەوەی دیکە هەمووتان بەخوا گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.